داوطلبە و لای پۆلە بەڵام کە کاچار نەما تۆ یان ئەبێ بڕۆی بەلای کار و کەسابە دێترۆ یان ئەبێ خۆپیشاندان کەوێ مافی خۆوەرگری تۆ هەر کاتێ خۆپیشاندان نەکەی ئەو موچە نایەتێ بۆ ئەبێ بۆ سەرەتاییترین ماف پێش دامەزراندنیش کە موچەکەتە ئەبێ بۆ ئەوش خۆپیشاندان کەی بۆ ئەوەش ئەبێ بایکۆتی وڵەکانی خوێنکە اینجا دوای 3 مانگ مەعاشێک و باتێ بەڕاستی ژیان بەم جۆرە ناڕوە ئەگەر ئەوان چارەسەرێکی بنچینەیان نەبێت ڕەنگە مانگێکی تر بۆم نەمامۆستا ئاچێتەوە هۆڵەکانی خوێندن بەڵام ئەم شتە دووبارە ئەبێتەوە ئاخر ناکرێتەوە لە ساڵێکە 2 جار 3 جار بایکۆتی کەی هەموو جارێ 2 هەفتە و 3 هەفتە و مانگێ دەوام بفەوتێنی بەڕاستی ئەمە چارەسەر نییە و هاتوین داوای مافی ڕەوای خۆمان بکەین کە دوێنێ وەزیری پەروەردە کە دکتۆر ئالان هاتووە قسەی کردووە کە لێدوانێکی یاوە ئەو لێدوانە کە هیچ یعنی منطق نییە بۆ ئێمە داوای مافی خۆمانەکەین داوای دامەزراندنیان گرێبەست دەکەین داوایەکی زۆر نییە بۆ حکوومەتەکە لەم ئێستادا کە بتوانێت ئێمە بکا بە هەمیشەیی یان بمان کا بە وەڵی هەڵوێستی ئێمە ئەوەیە حەز ناکەین قوتابیەکانمان هەموو خوشکبرای خۆمانن کە لە قوتابخانەکانن حەز ناکەین مافی ئەوانیش بووین ئێمەش کە هاتوونێتە سەر جادە داوای مافی خۆمان ئەەکەین مانایە یعنی ئێمە قوتابیەکانمان لەوەیە کە پرسیارمان تەسلیم نەکردووە تەنها چاوەڕی جوابێکین کە لە وەزیر لەکە لە حکوومەت کە بتوانێت بەهانامانەوە بێت وەڵی بەردەوامین هەتاکو جوابێکی سەڕیحمان ئەدرێتەوە و ئینشاءڵڵا پشت بەخوا بەشم بتوانن کە جوابێکی باشمان لەبەست لە زووترین کاتا بدەنەوە لەبەرەوەی کە بتوانین ئێمەش پرسیارەکانمان تەسلیم بکەین و بەدەم هانای قوتابیانمانەوە بڕۆین.